ئەم مزگەوتەیە لە نەحیەی دارەتووی سەر بە قەزای بەردەڕەشە زیاتر لە 200 ساڵ لەمەوبەر دروست کراوە تاکو ئێستا بەردەوام نێژی تێدا دەکرێت. ئەم هاوڵاتیە باس لە چۆنیەتی دروستکردنی ئەم مزگەوتەیە دەکات. ئەم مزگەوتوە سەرەتای دروستبوونی دەگەڕێتەوە نزیکەی 200 ساڵ زیاتر واتە لە ساڵی 1805 دروست کراوە. لە ساڵی 1955 دووبارە نۆژەن کرایتەوە. بێگومان ئەم مزگەوتە لەلایەن کەسانی شارەزا و کەسانی پسپۆر هاتووە دامەزراندن چونکە ئەگەر بێت سەحکەنی دیوارەکانی دەبینیت لە شێوەی دووبەری دروست کراوە واتە نزیکەی 1 مەترە دروست کراوە. ئەم کەسانەش کەوا شارەزا بینە لەم بوارەدا بۆ ئەوەی کەوا نەساردی نەگەرمی تاسیری بکەن. بەوتەی دانیشتوانی ئەم ناوچەیە دەڵێن بەهۆی کۆنی مزگەوتەکە و پیرۆزی شوێنەکە قەڵەباڵغترین مزگەوتە لە ناوچەکەدا. بە خودێ لە ئەوەندەی من دەزانم نزانم چەند نوێژەکەم بەس ئاخر نوێژەکردنەوەی 1955 ئەوەش تاریخەکە شار وەختی وەستا دروستیان کردیا ئەوە هجرەکەی وا لێرین بەقڕەوەی ئەم پیاوە بەتەمەنە باز لەو مەلایانە دەکات کە نوێژیان لەم مزگەوتەدا کردووە. مەلاتەها عەزیز بابی ئەو مەلای لە دوی کوڕی دانیشت لێرە بۆ مەلایەتی مەلا عەبدوڵا لە دوی مەلا عەبدوڵا یەلعانەکە قازی ئەوە مەلا عەبدوڕەحمان ئەوەندە مەلایە 6 سەنگ. مزگەوتی کۆنی دارەتووی لە ساڵی 1805ەوە دروست کراوە لەلایەن ڕیشتپیەکان و پیاو ماقوڵانی ناوچەکەدا. لە ساڵی 1955 نوێژەن کراوەتەوە لەلایەن حکوومەتی عێراق. مسلمانانی ئەم ناوچەیە داوا لە حکوومەتی هەرێم دەکرێت ئەم مزگەوتەیە دووبارە نوێژەن بکرێتەوە چونکە مترسی لە ناوچوونی هەیە. ئەمەوبەر ئەم مزگەوتە دروستکرا لەلایەن ئاغاکانی ئەم گوندەیە و بەردەوام نوێژی تێدا کرێتەوە. دوایین جار کە نوێژەن لیشکرایتەوە ساڵی 1955 بوو. دانیشتوانی ئەم گوندەیەش داوا لە حکوومەتی هەرێم دەکەن دووبارە نوێژەن بکرێتەوە ئەم مزگەوتەیە چونکە مەترسی داڕوخانی هەیە. محەممەد جەلیل کەناڵی بادینان سات نەحیەی دارەتوو لە سنووری قەزای بەردەڕەش.